ئەمە ئەبێت دەستور بکرێ بە میکانیزم بۆ ڕێکردنەوەی ئەم لاری و خوار و خێچیانە. یعنی ئەگەر ئێمە پێمان وایە دادگەری نییە، دادپەروەری نییە، پێمان وایە سەرچاوەکانی داهات شەفاف نین، پێمان وایە هاوڵاتیەکانی لە بەردەمی قانونا یەکسان نین، پێمان وایە ئازادیە بنەڕەتیەکان پێشێلەکرێن، ئەبێ دەستورێکمان هەبێ ئێمە ڕێکاتەوە لە ناو دامەزراوە دەستوریەکان. قەید دابنێ لەسەر دەسەڵاتەکانی ئێمە بەوەی کە تەداخل لە ناو دەسەڵاتەکانی یەکتریان نەکەین. ئێمە لە ماوەی 30 ساڵە خۆمان نەمانتوانیوە دەستوری عێراقیش حەقی داوە پێمان هەر نەمانتوانیوە ببین بە خاوەنی دەستور. ئەم ئەزانی هەندێک جار سەراحەت زۆر خۆش نییە، هەندێک جار ئینسان کە سەریحە بێ ڕەنگە زەرەری لێ بکا، بەڵام ئەمە سەریح بم. هەندێک جار گوێم لە هەندێک لە سیاسیەکانە بێ بە محەددی ناڵێم کە ئەڵێن با دەستورمان نەبێ هەلو مەرجەکە لەبار نییە، ئەوێ ئازادیەک ئەو ئازادی هەیەی لە تەسەڕوفکردن، لەوەی کۆتی لەسەر نییە، لەوەی تەداخلات دەکا، لەوەی هێزی هەیە، لەوەی کە گەندەڵیەکە ئەوێ شتێک نەبێ ڕای بگرێ. من دیوەکەی ترێ خوێنمەوە وەکو هاوڵاتیەک ئەی خوێنمەوە، نەک وەکو سەرۆکی پەرلەمانی کوردستان.